خاڵێکی تر لە ئاسەواری سلبی و خراپی بەدگومانی لەسەر دیندارەتی تاک ئەوەیە کە بەفیڕۆدانی تەمەنە، چونکە بەردەوام لە هەوڵیایە کە ئەم گوناحە ئەکا و بەڵگە و بەهانەش دێنێت، یعنی لە هەمان کاتە هەم گوناحی زۆرترەکە بەدگومانێتی زیاترەکە ئەڕوا ئەگەڕێ بە دوای دەلیلی تریشا کە پێوترە دەلیل، یعنی لای خۆی پێوترە دەلیل یا بەڵگە و بەهانە ئەدۆزێتەوە بیان و بەڵگە ئەدۆزێتەوە بۆ ئەوەی بڵێ گومانەکەم لە جێ خۆیان چەند جارەی بیستنەوە نەموت بەخوا ئەم کابرایە کە هاتە سەر مینبەر یەکسەر وتم ئەمە پارتیە، بەخوا ئەم مەلایە زانیم لە ژێرەوە سەر بەیەکێتیە، بەخوا ئەم داعیە کە ئاوا قسەی زلیە کرد، بەخوا زانیم ئەمە خۆی وە کتێبە وەزارەت. بەچی زانی کە ئەوە غەیبە بوو لە شووە زانی؟ ئەم بەدگومانیە وامان لێ ئەکا کە بمان باتەوە بەرەو ئەوەی کە ببێ بە سیما و سیفەت و کەوینە ئەو گوناحانی تر. ئەم گومانانە لە جێی خۆیان نەبوون، تۆ ئاوڕێک لەمە نادەیتەوە کەجی هەر سووری لەسەرێ دەڵێ نەموت بەخوا ئەمزانی ئەمەوا دەرەچێ. آخر بەچی ئەتزانی کە ئەوە غەیبێ بوو؟ شۆن هەوا هۆسی خۆت کردو.